خۆشەویستان لە تەوەری یەکەمی پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ باس لە بابەتێکی گرنگەکەین کە تایبەتە بە هەموو ئەو خێزانانەی کە منداڵیان وان لە قوتابخانەکان. منداڵ بە تایبەتی ئەوانی لە قۆناغی بنەڕەتین لە تەمەنێکی سەرەتای ژیانیانان و لە سەرەتای ئەوەدان کە لاشە و با بڵێن جسمیان دابمەزرێت و وردە وردە گەشە بکات و پێ بکات. ئەمەش پێویستی بەچی هەیە بێگومان بە خۆراکێکی تەندروست. هەرچەنە بەداخەوە لە زۆرێک لە ماڵەکان لە ئێستادا نانی بەیانیان بوونی نییە، یان ئەگەر هەش بێ منداڵەکە بۆی ناخورێ، منداڵ بەسکی برسیەوە ڕەوانەی قوتابخانە ئەکرێت بە تایبەت ئەگەر دەوامی بەیانیان بێت. لەوێش حانوت یان ئەوەی کە پێوترێ فرۆشگای قوتابخانە هەیە، بڕێکی زۆر و چەندین جۆر و خواردن و خواردنەوەی لێیە. ئایا کام لەم خواردن و خواردنەوانە پەسەندن کە مناڵ بیان خوارد و پارەی پێ بدات وەلەو چەند ساعتی لە قوتابخانەیە لە فرۆشگای قوتابخانەکە لە حانوتەکەی بیان کڕێ؟ ئایا کامانە خراپن و دەبێت دایک باوک تایبەت دایک چی بکات؟ ئایا واز لە مناڵەکە بێنێ بەسکی برسی بینێرێ یا هیچ ناوی ئەوترێ بابۆڵەیەک لەفەیەک شتێک ترتیباتێکی بۆ کاتە جانتاکەیەوە و بیخوات؟ ئەم تەوەرەیە با میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد ئیبراهیم پسپۆڕی زانستی خۆراک قسە و باس و گفتوگۆکەین کە بە سوپاسەوە بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمانان. دکتۆر جان بەخێربێت. سەلامت بن. دکتۆر، منداڵ بە تایبەت ئەوانەی لە سەرەتای با بڵێن قۆناغی بنەڕەتیان ئیتر لە 6 ساڵ و 7 ساڵەوە دەست پێەکە، جارە بەهار بزانین گرنگی و مەهامی خۆراک بۆ ئەم تەمەنە بۆ مێشک و بۆ لاشە و بۆ جستە چیە؟ دەستە خۆش بیاخۆ بەڵام بە ناوی خۆی گەورە و میهرەبان بابەتێکی گرنگە، زۆر زۆر گرنگە بەڕاستی هەڵتان بژاردووە و من زۆر ئیش ئەەکەم لەو بوارەیە زیاتر، معنی یەکێک لە ئیشەکانمان زۆر لەو بوارەیە بەڕاستی ئەو بوارە پێویستی بە بەڕێخستنێکی گەورە هەیە لە کوردستانە. وەکو خۆ باسی کرد لە بیدایەتی قسەکان تا لەم تەمەنەیە تەمەنی دروستکردنی مناڵەکەی لە ڕووی جەستەوە و لە ڕووی مێشکەوە، لە ڕووی زیرەکیەوە، لە ڕووی بەهاکانەوە، لە ڕووی خووەوە کە زۆر زۆر گرنگە دوای قسە دێنە سەری ئینشاءڵڵا. بۆیە ئێستا حالیان لەشی مناڵەکە پێویستی بەوەمان لەبیر نەچێ، مناڵ زیاتر پێویستی بە وزەیە لە نەفەرێکی گەورە. ئەگەر مقارنەی بکەی نزیکی ئەو نەونیوێ پێویستی بە وزەیە لێ نەفرێک لە کابرایەکی وەکو من مەسەلەن بۆ نمونە بۆچی لەبەرەوەی ئێستا پێویستی بە گەشەیە. ئەم گەشەیە یعنی پرۆتینی پێویستە، گەشەی ماسوولکەکانە کە گوتمان گەشەی ماسوولکە معنای وایە پرۆتینێکی باشی پێویستە ئەم مناڵە. بەڵام پرۆتینە باشەکە مەبەستمان جۆری پرۆتینەکەیە. پرۆتینێک جۆری پرۆتین دوو جۆر پرۆتینمان هەیە، پرۆتینە ڕۆکەکانمان هەیە لەگەڵ پرۆتینە ئاژەڵەکان کە بەردی بناغەی ماسوولکەی تایە ئەم پرۆتینانە کە پێوترێ ترشە ئەمینیەکان. ئەم ترشە ئەمینیانە 20 ترشە ئەمینیمان هەیە. ئەم ترشە ئەمینانە ئەم 20 ترشە ئەمینیانە زۆر گرنگە بۆ لەشی مناڵەکە بۆ گەشەی ماسوولکەی. لێرەیە پێویستمان بە گەشەی ئێسکێتی، بۆیە مادام پێویستمان بە گەشەی ئێسکێتی پێویستمان بە کالسیۆمە، پێویستمان بە ڤیتامین دیە کە زۆر گرنگە لە خۆراکەکەیە هەبێ. ڤیتامین دی لەبەر سەرچاوی سەرکی خۆرە، تیشکی خۆرە کە بەر پێستی مناڵەکە ئینسانەکەوێ. کالسیۆم لە شیرەمەنیەکانە یەکجار زۆرە، لە هەموو خۆراکەکانە هەیە کالسیۆم، لە هەموو خۆراکەکانە، لە سەوزەمەنیەکانە زۆر زۆرە کالسیۆم. پێویستمان ئێستا پێویستمان بە دروستکردنی خوێن و پێکاتەکانی خوێنی مناڵەکەی. مەبەستمان ئاسنە، مەبەستمان بی ڤیتامینەکانە. ئەمانە لەکوێ هەیە؟ ئەمانە لە هەموو خۆراکەکانە هەیە، بەڵام خۆراکە گۆشتەمەنیەکانە زیاترە. بۆیە زۆر گرنگە. ئێستا پێویستمان بۆەوەیە کە ئەم مناڵەیە هەندێک ڤیتامینی بینی بۆەوەی لەم کاتەیە لە کاتی زستانە ئەگەری توشبوونی بە پەتا زۆرە بەڕاستی. بۆیە پێویستمان بە دژە ئەکسەدەکانە. دژە ئەکسەدەکان لەکوێ هەیە؟ دژە ئەکسەدەکان وەکو ڤیتامین سیە، لە میوە مزرەمەنیەکانە هەیە، لە سەوزەکانە هەیە وەکو بیبەر و جەماعەتەکەی. ئەمانەش زۆر زۆر گرنگن بەڕاستی بۆ مناڵەکە.
پێویستمان بۆ گەشەی مێشکی مناڵەکە لێرە پێویستمان بە چیە هەیە پێویستمان بە ئۆمیگاسێ هەیە ئۆمیگاسێ و کە زۆر لە ئەو خۆراکی کە زۆر دەوڵەمەنە لە ماسیەکە لە ماسیە زۆرە ئەگەر ماسی نەبێ لا ئێمە کۆم ماسیقین لە گوێزە هەیە و چرەساتە هەیە بەڕاستی بۆیە زۆر گرنگە واتە شەکرێک لە بیرم نەچێ پێویستمان بە وزەیەکی پاکە وزەیەکی پاک مەبەستم وزەیەکی پاک ئەوەیە کە شەکری خوێنی مناڵەکە هێواش شێواش بەرزکاتەوە بۆی ئەنسۆلین زۆر بەرز نەبێتەوە لەو کاتەیە ئەلێر مەبەست چی بکەین چی سەرچاوەیەک وەرگێ مناڵەکە گرنگە مناڵەکە سەرچاوەیەکی شەکری هەبێ کاڵین شەکر ها خۆتان باسی شەکرتان کرد لەوەیە مەبەستمان چکۆ شەکر مستەڵەحە گشتیەکە ئێمە وشەیەکی کوردیمان نییە بڵین بە بۆی ئەڵین کاربۆهیدرات پێویستمان بە کاربۆهیدراتە کاربۆهیدرات چەند جۆرێکێتی کاربۆهیدراتە ئاڵۆزەکان شەکر ئاڵۆزەکانی یەکجار گرنگە بۆ مناڵ بە تایبەت ئەوانەی کە شەکر ئاڵۆزەکانە وەکو دانێوەڵە تەواوەکانە لێرە پێویستمان بە گەنمە بە دانێوەڵەکانە وەکو گەنم واتە پێویستمان بە نانی یەکجار گرنگە بۆچی گرنگە شەکرێکی ئاڵۆزی تایە یەک دنیا فایبەری تایە فایبەریش مادە ڕیشاڵێکانە زۆر گرنگە بۆ تەندروستی مناڵەکە ئەم هەموو پێک هاتەیە ئەومان پێڵێ ئەم مناڵە جوانە پێویستی بە چییە پێویستی بە پتەوکردنی لەشێتی ئیستا بۆ لە دواییە بتوانێ ئەم لەشە جوانەی بتوانێ بەرگری هەموو ئەم مادە سەرەتانیانە ئەم با بڵێن ژینگە ناخۆشەی کە ئێمە لێ ژین جار بەجار و لەگەڵی شا پێویستمان بۆەوەیە کە بتوانێ دەرەقەتی ئەو هەموو ڤایرۆس و بەکتریایە بەڕاستی باشە دکتۆر با لە پاڵ ئەوە باس لە خواردنی بەیانیان بکەین بە تایبەت ئەو منداڵانەی کە دەوامیان بەیانیان ئەبێت ئاتەن ئەوانەی کە نیۆڕۆنن لەوانەیە نانێک بخۆنیان هیچیانە ناخواڵە لە مەکتەب شتێک ئەکڕەوە نانی بانی چ گرنگیەکی هەیە لێرادا کە دایک و باوک پێش ئەوی مناڵەکە ڕەوانەی قوتابخانەکان بکات نانێکی بەیانی بداتێ و نانێکی تەندروستی باتێ دەستە خۆش بێت ئێمە لە دەها یان بڵێم بیستەها چاوپێکەوتنە باسی گرنگی ژەمی بەیانیمان کردو و هەموو دەستگا جیهانیەکانی تەندروستی و دەستگا جیهانە خۆراکیەکان باسی گرنگی ژەمی بەیانیان کردووە بە تایبەت بۆ مناڵ و ئێمە ئەڵێین نابێ مناڵ بێ ژەمی بەیانی بێ ئەبەدەن ژەمی بەیانی زۆر گرنگە بۆ مناڵ ئایا ژەمە بەیانیەکەی لە کاتی هەڵسان لەخەوە ئەی خوا دایکەکە پێی ئەدا یان پێی ئەدا یان مناڵەکە ئەڕوا لە قوتابخانەکە ژەمە بەیانەکە ئەخوا ئەمەیان هەردووشی ئەوێ بەڕاستی بەڵام باشتر وایە لە ماڵەوە بیخوا باشتر وایە مناڵ لە ماڵەوە ژەمە خۆراکیەکەی بخوا بۆچی گرنگە لەبەرەوەی ڕێخستنی جستەیەتی ڕێخستنی هۆرمۆناتێتی ڕێخستنی با بڵێن ڕێژەی هەرسی خواردنەکەیەتی شەکرە یعنی کۆمەڵێ زۆر گرنگە بەڕاستی بۆ لەشی مناڵەکە بۆ مێشکی مناڵەکە گرنگە نانی بەیانی چکە بە ڕۆژوو بۆ ئێستا ڕۆژەکە ێشکێنێ ئەم هەموو پێمانەڵێ کە زۆر گرنگە بۆ ژەمی بەیانەکەی بیتێ جاری وایە ئێمە ماوەسات جاری وا هەیە مەوازین ژەمی بەیانی ئیلا دانشی تۆ مەسەلەن بۆ نمونە هێل کۆڕۆنێکی زۆر گەوجی ئەنی ئەو کەسانەی کە ناتوانن ئەو بەو شێوازە یان بە مەسەلەن پەنیری بۆ دانەی یان مەسەلەن بۆ نمونە هێل کۆڕۆنی بۆ دانەی یان نیسکێکی بۆ دانەی نۆکێکی بۆ دانەی یان گوێزی بۆ دانەی ئەگەر ئەمانەیشی نەخوارد خۆ ئەمانە بخوا باشترە ئەمانە بخواوەکو وتم ئەمانە هەمووی ئەو پێکاتانەی تایەتی کە گرنگە بۆ لەشی و بۆ مێشکی بەڕاستیەوە بۆ بەهاکانی بەڵام ئێگامانە نەبوو ئەگەر ئەمانە نەبوو مناڵەکە پەلەی بوو عەلەقەل خورمایەکی بەرێ بەرداخێکی شیر ژەمێکت یاپی مۆزێک سێوێ بەڵام سەرچاوەیەکی چەوری هەبێ پرۆتینیش هەبێ واتە ئەگەر گوێزێکی بیتێ دوو گوێزی بیتێ پەرداخێکی شیری بیتێ یا پەرداخێکی پرتەقاڵی ئاوی پرتەقاڵی بیتێ بە هەرچەنە شیرەکە باشترە یانەوە تا خورمایەکی بیتێ لەگەڵ پەرداخە شیرەکە خۆراکێکی هاوسەنگی وەرگرد و ژەمێکی سەرەکیە بەڕاست دەوڵەمەنە بە هەموو کانزاکان دەوڵەمەنە بە ڤیتامینەکان و چەوری وەرگرت پرۆتینیشی وەرگرت خۆ ئەگەر خواردنە سەرەکیەکەی بیتێ مەسەلەن هێلکە بێ بەس زۆر گرنگە
وەکووتمان بۆ پرۆتینەوە زۆر باشترە بەڕاست ئەگەر نیسکێکی بیتەوە هە زۆر گرنگترە ئەگەر نۆکێکی بیتێ لەگەڵایەوە زۆر گرنگتر ئەگەر کەرە و پەنیر ومانەشی بیتێ پێی توانای نەفەرەکەمە باشترە بەڵام ئەگەر ئەمەی نەخوارد ئەگەر ئەمە نەبوو مۆزوو بابەتی خۆراکی قوتابخانەکان لە دنیاە چۆن ڕێکخراوە بەم شێوازێ ئێمە خۆمان نەزانین لە کوردستانە وەکو خۆت باسی کرد لە پێشی بەرنامەکە لە مناڵی کە نان ناخوا تۆ کە نانی نادەیتێ واتە کە نانم نەدا بە مناڵەکەم ئەڕوا لە بێ لە قوتابخانە نانخوا یە قوتابخانە خۆ مەتعمی لێ نییە خۆ چێشخانەیەکی لی نییە بە تەواوەتی بڵێ وەڵای خۆراکێکی هاوسەنگی جوانی پێ بەخشێ بە مناڵەکە ئەمە باش نییە خۆی دروستکردنی ئەم با بڵین ئەم مەطبەخەیە یا دروستکردنی ئەم چێشخانەیە یا بە ناوی حانوت بێ بە ناوی کافیتیریا بێ بە ناوی هەر شتێک بێ لە قوتابخانەکە گرنگە بەڕاستی لە دنیاە ڕێکخراوەکان با بڵین لە دنیاە چۆن ڕێکخراوە بەم شێوازەیە ئێمە خۆتان نەزانن ئێمە دوو قوتابخانەمان هەیە قوتابخانەیەکمان هەیە هەلیە قوتابخانەیەکمان هەیە حکومیە قوتابخانە حکومیەکان دیارە لە ژێر چاودێری تەندروستیایە واتە بڕێوەبەرایەتی پاراستنی تەندروستی سەردانیانەکەن بەڵام هیچ شتێکیان لەوەیە بە مەرج بۆ دانەدرێ بۆ نمونە تۆ لە حانوتەکە تا ئەگەر پسکیتە هەبێ ئەگەر بەس چپسە هەبێ ئەمانە هینیان نییە سانسۆریان لەسەر نییە بڵێ وەڵاهی نابێ و ئەو مەوادانە وجودی هەبێ لە وڵاتانی ترە بۆ نمونە لە ئوسترالیا خۆراکەکانیان کردو بە سێ جۆرەوە جۆرێکیان نابێ ئەبەدەن وجودی هەبێ لە حانوتە ئەبەدەن وەکو چی وەکو با بڵێن مادە غازیەکان وەکو مەسەلەن بۆ نمونە شەربەتە سەناعیەکان وەکو چپس وەکو پسکیتە ئەووانەی کە زۆر ناتەندروستن ئەمانە ئەبەدەن وجودی نەبێ بۆچی وجودی نەبێ ئەمانە بۆچی وجودی نەبێ طبعا ڕاستە زۆر مشکلەی چییە یەکەم پەڕی شەکرە شەکرێکی یەکجازایە ئەم مناڵە ئەم هەموو شەکرە لە بیرمان نەچێ من هاوتمان خوو لێرەوە دروستە بێت خوی مناڵ لە قوتابخانەوە دروستە بێ بۆچی خوەکەی دروستە کە خوی دروستە بێ یەکەم مناڵ کە خۆ طبعا خو زۆر گرنگە بۆ مناڵ دروستیکەی ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم تام مناڵ لەم تەمەنەیە تام و گرنگە لە لای چونکە تۆ تامێکی خۆشە پێیە وەکو شیرینیەکی زۆر ئەمە فێری ئەوە بێ دوای بێتیشەوە هەرم بابەتەیە بەڕاستی ینی هەر حەزی لە شیرینی ئەبێ ئەمە بگرە لایەنە زەرەرەکانی لایەنە زەرەرەکانی چییە لایەنە زەرەرەکانی ئەوەیە شەکرێکی زۆر دەیتێ شەکری بەرزە بێتەوە بەڵام بە دەقێ ئەنسۆلین بەرزە بێتەوە ئەم شەکرێ هەوڵەدا دای بزێنێ چونکە ناگرێت شەکرەوە بەرز بێ ئەنسۆلین زوو بەرزە بێتەوە بۆی شەکرەکەی بۆ دابزێنێ دوای یەکسەر برسیە بێتەوە یعنی نیو سەعاتی پێ ناچێ دیسانەوە برسیە بێت شەکرێکی ئالۆز نییە شەکرێکی سادە نییە شەکرێکی سادێ یەکە برسی بووەوە کاریگەری لە مێشکی مناڵەکەکە تەرکیزی ئیتر تەرکیز نامێنێ بەڵام ئەگەر ئەم شەکرەیە ئالۆز بوو لە ماڵەوە تۆ نانێکی جوان ئەگەر چەند ڤیدیۆی ڕسمێکمدا بە بەڕێزان ئەگەر بیدەوی خەنە سەر شاش ئەگەر تۆ ئەمە و پێدا یانەوە تا میوەیەکشت پێدا لەگەڵی ئایا سەوزەیە مەبەستم چییە مەبەستم ئەگە سێوێکت پێیا لەگەڵی ئایا گێزەرێکی بیتێ ئەگەر سێوێکت پێیا لەگەڵی ئایا خەیارێکی بیتێ لەگەڵی ئایا ترۆزیەکی پێبەی ئەمە چی لێکە شەکرەکەی هێواشەواش ئاڵۆزە بێ بەڕاستی ئەگەر خواردنەکەی ئەمە بێ ئەمە گرنگە واتە ئەمە خاڵی یەکەم هەندێک خواردن هەیە یعنی وەکوتم خاڵی یەکەم ئەڵێ خواردنەکان ئەوانەی کە ئاسڵەن وجودی نیە بەتاتە نابێ هەبێ ئەبەدەن خواردنێکی تر هەیە پێوتێ ڕسترێکتە دواتای ڕێگای پێدەن بەڵام لە هەفتەیەکا جارێ بۆ ئەوەی بەرکەوتەی مناڵەکە کەمتر بێ خواردنێکی تر هەیە پێوترێ خواردنی ڕۆژانە ئەم خواردنە ڕۆژانەیە گرنگە ئەم مناڵەیە بە بەرچاو خۆەکان زۆر گرن بۆ لەبەرەوەی عادەتەن مناڵ ئێمە پێویستمان بە 15 بۆ 15 جار کە خواردنێکی پێ بناسیێنین پێی بین لە دوایی یا فێری بێ ئەمە لەکوێ بێ ئەمە مشکلەی بۆ دروستە بێ بەڕاستی ئەگەر تۆ خواردنێک ڕۆژانە تۆ جبسی بیتێ ڕۆژانە تۆ پسکیتی بۆ داخڵکەی ڕۆژانت بۆ خۆی پێواگرێ ئەمە مشکلەمان بۆ دروستەکە یەکێکی تر لە ئەوانەی گرنگەکە لە مۆزۆعی خۆراکی مناڵە ئەوش وەکوتمان
باڵانسی خۆراک مەبەستمان چیە وەکو خۆت باسی کرد مناڵ هەموو بەیانێت تۆ نانی بەیانی بیتێ هەموو نانی بەیانی بەبێ نانی بەیانی خۆی دەری ناچێت لە ماڵە حەزی لە نانی بەیانیە بێیتر ئەمە گرنگە بەڕاست گەدەی خۆی داوای ئەکا بەڵێت ئەمە یەک دوو لە قوتابخانەیە چی هەیە دروستە بێ عادەتەن پێوترێ خۆراکی با بڵێن ینی با بڵێن یەکێک مناڵێک خۆراکی خواردنیە دێنێ مناڵێکی تر دایکێک خواردنێکی تریە داتێ یەکێتر خواردنێکی تریە داتێ یەکی خورد خواردنێکی تریا داتێ ئەم خواردنانەی کارێکی مناڵێکی هێنێ لە قوتابخانەکە خۆت زانی مناڵ ینی ئەم بەڵێ ئاها خواردنەکەی من چییە بەشێک لەو خواردنەوە داتێ بەشێک لە خواردنی ئەڵێ وارە خواردنەکەی من خواردنەکەی واتا بەشێکن لەگەڵ یەکتریە ئەمە گرنگە ئەمە زۆر گرنگە ئەمە زۆر گرنگە بۆ ئەوەی خۆ فێر بێ بەڕاستی مناڵ دکتۆرەوەی باست کرد ئەگەر مناڵەکە ڕانەهات بوو نەشی خوارد بە جانتای بەتاڵ لە خواردنووسکی بەتاڵ نەینێرین هیچ باش نییە بابۆڵەیەک تەرتیباتێکی بۆ بکەین و بیدنێ بڵین لە فرسەیەکە ئەمە بخۆ ئەوە زۆر گرنگە چونکە وەکوتم فێری چییە بێ فێری بەخشینی خواردنەکەی خۆیە بێ مناڵە خواردنەکەی خۆی ئەدا بە برادەرەکەی خۆی ئەویش برادەرەکەی خۆی خواردنەکەی داتێ بەم شێوازە و لەگەڵی شایە فێری جۆرا و جۆری خواردنەکە وڵی دایە دێتەوە وڵێ وڵی برادەرەکەم خواردنێکی پێ خواردنەکە چی بڵێ فڵان شت بووە فێریە بێ پێ بۆی باسەکە ئەنجا لە هەمووی مهمتر خۆی بەشداریکردنی مناڵە یعنی لە ناو قوتابخانەکە ئەگەر مامۆساکان دەرسێکیان هەبێ وایە لە مناڵ بکرێ ئەمە باسی وڵاتانەکەم خۆی مناڵەکە خواردنەکە دروستکە یعنی مەسەلەن بۆ نمونە یاڵە بڵێ ئەمڕۆ دەرسێکمان هەیە لەسەر دروستکردنی خۆراک خواردن دەسەر دروستکردنی خواردن چۆن مەسەلەن بۆ نمونە نۆک دروستەکەین باشە یارمەتی بە چۆن نۆکێک دروستەکە ئەم مناڵە فێری دروستکردنی خواردنەکە چکە مناڵەکە خواردنەکە خۆی تامەکە ئەگەر بەم شێوازە یان فێری مەسەلەن بۆ نمونە هەر خواردنێکی تر بێ یانوتا میوەکان بەیەکەوە بێنی یەڵە بزانین کام میوەیە باشە بۆ ئەم وەرزەیە یاڵە تۆ بزانم بەیانی ئەو میوەیە بێنە ئەمە وا لە مناڵەکەکە فێری چییە بێ فێری ئەوە ئەبێ کە خۆی تامی خواردنەکەی خۆیەکە و لەگەڵی شایە فێری مناڵەکانی تریەکە ئەمە بوو گرنگە بەڵام ئێمە مشکلەیەکمان هەیە گرفتەکەمان چییە لە کوردستانە و لە عێراقەوە بەتوایبەت لە وڵاتە دواکەوتوەکانە ینی با بڵێن کاڵین دواکەوتو لە بوارینە کێشەکەمان لەوەیە کە زۆر مشکلێ تەوانەوە تۆ ئەڵی بە خاوەنی کافتریاکە ئەڵی کاکە ئەم خواردنەیە مێنە مەیهێنە ناو هینەکەتەوە ئەڵێ بەدیلەکە و چییە ئەڵێ بەدیلەکە مەسەل ئەم خۆراکە تەندروستانێ هەندێک جار خاوەنی ئەو کافتریاناڵێن چی ئەڵێ ئێمە ناتوانین ئەو خواردە لە بەرەوەی مناڵێک دێ 250 دیناری پێ ئەم 250 دینارەیە ناتوانێت خواردنێکی تر بکە بەڕاستی بۆیە ناچارە بین ئێمە خواردنێکی ناهاوسەنگ دێنن لە وڵاتانی دەرەوە یاریهینێکیان هەیە یاسایەکیان هەیە بۆ ڕێخستنی ئەم بابەتە ئەوی چییە پێوتێ سەبسیدایز یعنی ئەو کافتریانەی کە بەشێک حکوومەت پشگیری ئەکا یان بەشێک لە تاکسی خواردنەکانی ترەوە دێ بۆ ئەو قوتابخانانە بۆیە ئەو کاتە هیچ مناڵێک لەو کاتەیە کێشەی دروست بۆ دروست نابێت فەناکرێ ئەو مناڵە تۆ خواردنێکی ناهاوسەنگی هێناوە مەجبوری بەڵام تۆ ئەگەر نەیهێڵی مناڵەکەی با بڵێن خۆی لەگەڵ خۆیان پارەیەکی زۆریش بێنێ یان ئەگەر ئەو خواردنەیە مەسەلەن تۆ میوەیەکە هێناوە شلیکێکم هێناوە خۆشلی گران نییە ئەگەر بە کیلۆیە بێ مەسن 4000 بێ یا 3000 بێ ئێخۆ دوو دانەی مناڵەکە دانەیەکە خوا و چۆن وا لە مناڵەکە بکەین ئەم مناڵەیە کە 250 دیناری پێەیە لە جیاتی ئەوەی پسکیتەکە بکڕێ شلیکەکە بکڕێ تۆ ئەبێ شلیکەکەی بۆ دانەی ئەبێ تۆ هەنارەکەی بۆ دانەی ئەبێ تۆ سێوەکەی بۆ دانەی ئەبێ ئەم خواردنەی بۆ دانەی بۆ ئەوەی تێبگا لە بابەتەکە ئەمە گرنگە بەڕاستی باشە ئەگەر گرانیش بێ ئەم پارەیە بە تاکسی حکوومەت ئەتوانن ئەمە سعرەکەی دابەزین ئەو کاتە هیچ گرفتێکی ئەوەمان نامێنێ بەڕاستی ئەمە خاڵێکی تر مادەغازیەکانە ناکرێت تۆ مادەغازیەکان و شەربەتە سناعیەکان بیهێنی بۆ ناو قوتابخانە ئەمە گەورەترین مشکلەیە بەڕاستی ئەبێ مناڵ فێری ئاو خواردن بکەی ئاو چونکە ئاو گرنگە
ئەبێ مناڵ وا لێ بکەی کە توینی بوو بڕە ئاو بخوا نەک بڕە شەربەت بخوا یا ساردی بخوا یا ساردیەک بخوا ئەمە مشکلەیە بەڕاستی ئەمە بۆ چۆن هەوڵی ئەدەی هەم وەکو باسمان کرد کە سەرچاوی گرنگ لە ناو قوتابخانەکان دروستکەی بۆ ئاو خواردنەوەکە ئەوەی کە پنجەیەکی پیانێت و بەرزە بێت و ئاوەکە ئەخوات و فلتر کراوە توانی ئاوەکە بخوا لە هەر دقەیەکە ئەتوانی ئاوەکەی بخوا و لە ناو مەطعەمەکەی شابەس ئاو وجودی هەبێ بۆی بتوانێ بیخوا بەڕاستی بەم شێوازە ئێمە ئەتوانین چی بکەین بەم شێوازە ئەتوانین ئەمە هەم کۆنتترۆلی خواردنەکە بکەین هەم کە خاوەنی کافتریاکان لێرەیە نەتوانن خواردنێکی ناهاوسەنگ بێنن بەڕاستی ئەو کاتە خواردنێکی هاوسەنگی جوانی یا میوەیە و لە بیریشمان نەچێ جاری وا هەیە ژەمە سەرەکیەکەی کەم لە ماڵەوە نایخوا ئەمە گرنگە مەسەلەن تۆ نیسکێکی بۆ دابینەکەی نۆکاوێکی بۆ دابینەکەی پەتاتەیەکی مەسەلەن کوڵاو یا شێوازی دروستکردنەکەی وەکوتم هەندێک خواردن هەیە ئەسڵەن باش نییە تۆ ئەوەی کە زۆر سوور کرابێتەوە بە چەورێکی خراپ و چەورێکەشما بێتەوە ئەمانە بەڕاستی گرفتی بۆ دروستەکە بەڕاستی بۆ مناڵ دکتۆر ئەمە کاتمان زۆر کەمماوە بەس تەبینیەک لەسەر ئەو قسانەی تۆ ئەگەر منداڵ لە ماڵەوە زۆر جارجاری وهەیە دایک و باوک کە خواردنی بۆ حازرە کاچە خۆی ساردێکی بوتی ئەکاتە ناو خواردنەکەی و لەگەڵ یا ئەینێرێت بۆ قوتابخانە تاشن گرنگە کە دایک و باوک لە دەرەوەی قوتابخانە مناڵێکی کاتێک ئەباتە مارکێتە یان شوێنێک فێری بکات بابەتە تەندروستەکان ئەوەی کە لانی کەم تۆزێک تەندروسترە لەوانی تر ئەوە هەڵ بگرێت بۆ ئەوی دواتر لە قوتابخانەش کێشەوە دروست نەبێت وەڵاهی ئەوە من تا ئێستا ئەگەر دایکێک ئەگەر باوکێک بەو شێوازە بێ باش نییە بەڕاستی زۆر خراپە ینی ئێستا لەخوا بە زیاد بێ هەموو هاوڵاتیانی کوردستان ڕۆشنبیر بووە چونکە تەلەڤیزیۆن و موبایلەکەی هەموو شتێکی تایە ناکرێت دایشێک یا مەسئولیەتە بەڕاستی بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە یعنی مناڵی ئێمە بەرپرسیارەتە تۆ مەسئولی لەسەری چۆن خواردنێکی ناهاوسەنگە دەی بەو مناڵ چۆن دڵت دێ ئەم خواردنەیە کە ناهاوسەنگێ بدەی بەو مناڵەیە بیبا لەگەڵ خۆیان لە جیاتیەوەی ئەوە ناکرێت ینی ئەوە بەەوە باوکێکی ناهاوسەنگە یا دایکڵێنەوە کوفری پەروەردەیە دەست خۆش زۆر بەڕز دکتۆر محەممەد ئیبراهیم پسپۆری زانستی خۆراک سپاس بۆی لەم تەوەری لەگەڵمان نابوویت